مامۆستا شێرزاد گوتی دەنای ئەوکانت کەس بیرێ بزانن لەو مەجموعانە تقریبا هەژنۆ میوانێکیان هەبوو حاجی ئازاد ئەو کاتی بۆ پێکەرین گوتی ناوکانت کەس بزان برایوانە ژێرە نییە. بسم الله الرحمن الرحیم. هاتینەوە ئەو جارە لە بۆ تۆمارکردنی عەڵقەی تکا هاتینەوە، ئەویش باسکردنی چیرۆکی وەرگرتنی زەویەکەی میهرەبانی بوو. ئێستاکە لە ناو قوتاریمە لە ئەڵمانیا بەرەو پاریس بەڕێ دەکەوین. لە ناو قوتاری ئەو عەڵقەتان لە بۆ تۆمار دەکەم، دەینێرمەوە بە شێڕێکلامی میهرەبانی تاوەکو بڵای بکەنەوە. خۆشەویستان، محکەمەی شورا قەزیەکەی ناردەوە محکەمەی ئیداری تاوەکو بیکەنە سێ خەبیر، چونکە گوتیان ئەو خەبیرێکێک خەبیر بوو بڕیارەکەی هەڵە بووە پاش ئەوەی لە پەرلەمان دیفاعیان کرد لە قەزیەی میهرەبانی، پاش ئەوەی کە شورا جارێکی تکا تەمەشای کردەوە. لۆیەکە کاتێک کە سێ خەبیریان دانا جەلسەی محکەمەی کراوە، من چار محامیم هەیە چوین و بەرپرسەکە بەرامبەرم ڕاوەستایە. محکەمە گوتی ئەتولۆت هەیە یەک خەبیری هەڵبژێری بە خۆت خەبیرێکی هەڵبژێرە. گوتم نەخێر، ئەمن کەس هەڵ نابژێرم، ئەمن هەر خەبیران هەر ناناسن، با محکەمە دایبنێتن. ئەوە بوو بڕیاریاندا، سێ خەبیریان دانا. قەدەری خوای وا بوو ئەو جارە ناوی خەبیرەکانم لە وەرەقەکە چکتۆکە نووسی لە کنە خۆم کە بزانم ناویان چییە. یەکەشیان ناوەکەی غەریب بوو، یعنی ناوەکی شازی هەبوو، ناوی بابی دەیاب بوو. دەیاب ئەوە ڕۆژی سێشەم بوو، ڕۆژی محکەمەمان. لە بۆ ڕۆژی یەکشەم، یان یەکشەمی پێشتر، حاجی ئازاد هەیە ئەوەی مرۆڤ دۆستی برای مامۆستا شێرزادی ژانی گرتبوو لەگەر حاجی دڵشادی ڕەحمەتی بێکۆ بوو، نەزیژی ئێشا بوو. گۆدبووی با بچم سۆنەرێکی بکەم. سۆنەرێکی کردبوو لە کن دکتۆر دلۆڤانی تاقی بەیانەکەی. گوتوی چیوە بچین؟ تقریبا بۆ قوتی نیورانێکە بووە. گوتوی وەڵڵاهی ئێستا کە دکتۆر دلێر لە مزگەوتی ئەلفەتاحی، با بچینە مزگەوتی ئەلفەتاحی، دکتۆر لێری لێوێندەر دەبین، ئەم ئیمامەتیم دەکرد لەوێندەر. ئەو کاتی نیورانێکە هاتم نێژی بکەم، دەبینم حاجی ئازاد و حاجی دڵشادی ڕەحمەتی لە مزگەوتێنە یەکتریمان ماچ کرد و بەخێرە گوتم خێراتینە ئێرە؟ گوتیان وەڵڵا هاتینە کنە چوو. گوتمان ئێستا کە لە مزگەوتێ دەیگری. وەڵا نێژمان کرد. گوتم چ خێردا؟ گوتی وەڵای زگم دێشی هەر لە مزگەوتێ لە ناو حرامەکەی لەوێ فەحسم کرد. گوتم وەڵڵاهی ئەوە بەڕی خەڵک کۆرەی دەچیتن، وەرە ئەکسەر بڕۆ تەواڕی ڕۆژ هەڵاتی لێوێن دەربە، ئەمنیش دێمەوێن دەر. بەچی هاتم دکتۆر دڵشاد چۆمانی خەفەر بوو ئەو ڕۆژی، برادەرێکی عەزیزە تەڵەبم لێ کرد. گوتم دکتۆر دڵشاد ئیجازەم دەدەی ئەو عەمەلیاتێ لە بۆ حاجی ئازادی بکەم؟ گوتی ئافەرموو. ڕوخسەتی دام و عەمەلیاتەکەم لۆ کرد. ئەوجا ڕۆژی سێشەمێ ئەمن ئێوارەکەی لە کن ماری خەزورم بوو، ماریان لە هەولێری نوێیە، لەکن ماری حاجی ئازاد زۆر دوور نەبوو. تەلەفۆنی کۆتی لە چێن دەری ئەتولۆ لە نەخۆشی خۆت ناپرسیانی حاجی ئازاد تەلەفۆنی کرد. ئەمنیش گوتم وەڵڵا ئێساوارەکە ماری خەزورم. گوت دەسەوەرە سەرەکەم لێدا، علاقاتمان زۆر خۆشە. ئیدی ئەمش کاتێک کە چوومە ماڵیان دیتم میوانیان هەیە و احتیادی ئەمش سەردانی نەخۆشیە. دانیشتین، حاجی ئازاد پرسیاری لێکردن، گوتی قەزیە محکەمەی چی لێ هات؟ ئەمش گوتم ئەوڕۆ کەسی خەبیریان دانا، مۆزوعەکەم قەپات کرد. ئەو پرسیاری کردو، گوتی چیان دانا؟ یعنی ئەم نوویست مۆزوعەکەی بگۆڕم، ئەو مۆزوعەکەی دەکردەوە. وڵای سێ خەبیریان دانا، بەس ناوەکانیان وڵای لە بیر منما، بەس یەکێکیان ناوی بابی عەنتیکە بوو، ناوی بابی دەیاب بوو. وەڵا کاتێکەوەمان کرد گوتیان ئەدی ناوی خۆی چ بوو؟ کاتێککە ناوی خۆی پێ گوتم وڵای لە وەرەقەی نووسیتمە ڕاوەستا، لەبەرکەم گەڕام ناوەکەم دەرینە. گوتم وڵای ئەوە ناوەکەی ئەو بوو. گوتیان ئەوە برایوا لێرە دانیشتیا. مامۆستاکی بەڕێز بوو، مامۆستا شێرزاد. گوتی دەنای ئەوکانت کەس بیرێ بزانن لەو مەجموعانە تقریبا هەژنۆ میوانێکیان هەبوو حاجی ئازاد ئەو کاتی بۆ پێکەرین. گوتی ناوەکانت کەس بزان برایوانە ژێرە نییە. ئیدی لێوێن دەرەوە حاجی ئازاد لەگەر مامۆستا شێرزادی تەکلیفە لەو مامۆستایی کرد. گوتیان قەزەی میهرەبانی قەزەکە بەو شێوەیە هەندێکیان لۆ باز کرد. ئەویش گوتی ئەوەی ئەم پێم بکرێم لە خزمەت داما. ئیدی ئەوە بوو، ئەویش
با برایەکەی برایەکەی گوت من مهندسەکەم لە حەقی لا نادەم حەق و هەڵە دەنووسم ئیدی کاتێککە چوونە محکەمەی ئەوە ئەتمئینانێکی دامێکا وجارە غەدر ناکرێت لە میهرەبانی یەکێکی تکەش لەوانە مهندسێک بوو تەقاعود بوو کچەکەی لە ڕزگاری داوامی دەکرد کچەکەی ناوی شیرین بوو مهندسێک برادەرمە گوتی دەزانی ئەو خەبیرەی کە دانرایە ئەوە بابی فرانکە کەسیە وڵادی تەلەفۆنی ئەو مۆزەفەی دامێکە لە ڕزگاری بوو عنوانی ماری بابی وەرگرت چوم ڕۆژی سەردانم کرد لە دەرکیانمدا سەلام علیکم علیکم السلام بە خێراتنی کردم گوتم ئەمن لۆ قەزەکی ئەوە لە هاتیمە دەمەوێت بەس ڕاستەکەت پێ برێم ئەتوو بە خۆت دوایی بڕیار بدەت چ بڕیار دەدەی کاتێک کە لۆم باس کرد گوتی وەڵڵاهی کوڕم ئەمن بەس ئینتیزاری مردنی دەکەم هیچ ئیشم لە دنیا نەمایە ئەمن چات جار حەجم کردیە حەقوبی ئەوها لە دەرێ ومادام ئەتوش موافقی وەزارەتی سەحەتێ و ئەو مهندسانە خەریتیان دانا و خێتەکە تەزیق کراوە ئەتوشتەکان تەمووی مەزبوطە ئیدی ئەو بۆ محکەمە ڕێکاری خۆی وەرگرت و لەو سێ خەبیرەی ئەمن پێشتر قەزەکان بە دوو خەبیران گوتبوو بەس پێم نەگوت لە بۆ بلای من لا بدەن یان نەگوتم بەس حەقم دەوێت زیگە لە حەقی زیاترم ناوێتت ئیدی ئەوانش ئەوە بوو خبراندا لەو سێ خەبیرەی دوو خەبیر پشتیوانی منی کرد یەک خەبیریش پشتیوانی منی نەکرد کاتێککە لە دوو خەبیر پشتیوانی منی کرد ئەو جارە مقابلەکەم شڵەژا یعنی زانی دەدۆڕێنی و قراردەر بچیتن و ئەو جارە ئەو دەدۆڕێنیتن هەستا ئەو جارە لە ڕێگەی محافزیەوە علاقاتی خۆی بەکارهێنا و واستای کرد و گوتی سڵحی دەکەی داوای سڵحیان کرد لە من ئەم نیژ مەبدەئیەن کابراکەم دەرم ئەسڵح و خێر سڵح خێرە و هەستاین ئەوە بوو کەوا سڵحیان کرد بەڵام گوت حەق خۆم خۆش نابم ئیدی ئەوە بوو لەسەر پێشنیاری وەزیری شارەوانی عرزێکی کە دابین کرابوو لە بۆ جیهەتێک کە لێستاندرابەوە بینایی گشتی بۆ کۆی ئێستا خەستەخانەیە گوتیان ئەو عرزێت دەدەینێ ئەو عرزەیە دەبی بینایی حکوم یعنی بینایەکی گشتیە تەخصیص کرا لە بۆ شتێکە دەبی ئەو تەخصیص بکرێت لە بۆ خزمەت گوزاری لە خزمەت گوزاری بدرێتە ئیستیسماری لە ئیستیسماری ئەو جە بدرێتە من یعنی ئەوە جنس گۆڕینی عرز دەوێت جنس گۆڕینی عرزی ئەعلانی جەریدەی دەوێت ئەعلانی جەریدەی دوو هەفتەی دەوێتن یعنی ئەو ڕێکارانە و مەجلیس بەلەدیە دەبی بینێری لە بۆ ئەعلانی جەریدەی فلەبەر ئەوەی ئەمن گوتم لە محکەمەی بە ئیتفاقمان کرد کە سێ مانگ جەلسەی محکەمەی ڕابوەستی لە بۆ سڵحی لە خلالی ئەو سێ مانگەی جەنابی مەحافظ نەوزات هادی ڕۆژێکیان چوو بۆ مەجلیس بەلەدەی هەفتەی ڕۆژێک مەجلیس بەلەدە دادەنیشت ئەلۆ ڕۆژەی چوو پێی گوتی ئەو جنسی ئەو عەرزەی بگۆڕن لە بینایی ئەو تەخصیصی بکرێتە خزمەت گوزاری لە خزمەت گوزاری دوایەکە داوای لە مەجلیس بەلەدەیەکی کە بدرێتە ئیستیسماری و لە ئیستیسماریش بدرێتە من ئەوجا ئەمن تەنازل بکەم لە داوایەکەم لە محکەمەی ئیدی ئەوە بوو ڕێکاری قانونی مانگرتە بەر ئەعلانی جەریدەی کرا لە جەریدەی خەبات ئەعلان کرا قەزیەکەیمە و کەس لاری نەبوو پاژۆی دوو هەفتە ڕەد بوو ئەوجا ئەوە بوو زەوزەویەیە درامام ئەلێ بکانە بەڕاستی دەستی پەروەردیگار دەبینم یعنی کەوا لەبەرچە حاجی ئازاد ئیلحاحی کرد سەردانی بکەم ئەم نیازم نەبوو سەردانی ماری بکەم دوای کە سەردانی ماریم کرد لەبەرچ پرسیاری کرد ئەم نیازم نەبوو قەزەکەی باس بکەم دوایەکە لەبەرچە برای ئەو مهندسەیە لەناو ئەو مەجلیسەیە بوو دوایی کە لۆ ئەو برایی ئەها بە پەرۆشەوە ئەو قەزەی گەیاندە برایەکەی خۆی یعنی بەڕاستی کاتێککە بیر لەو قەزەی دەکەوە ئەوان هەموو دەستی پەروەردیگارن لە پشت ئەو ئیشەیەوە چونکە بە ئازایەتی من نەبووە چونکە لە بۆ وەرگرتنی زەویەکە من نەڕەشۆمدا نەمەسئولم کردە شیری لە بۆ دروستکردنی مهێرەبانیش بە هەمان شێوە لە بۆ تەواوکردنیش تەنانەت ئێستا ئەمن لەو سەفەرەیە شەریکە گوتی پارەی سەفەری تیکتی تیارە و فندوقوانەت هەموو لە بۆ دەدەم هەمن زەردەخەنەکەم کرد گوتم ئەم پارەم هەیە لۆ شەریکە پارەم لە بۆ بدە بە ئەو شتە بگۆڕدرێتن سەفر و سیاحەت لەسەر ئازاری نەخۆشان بکەین گوتم نا بە پارەی خۆم دەچم ئەدێ من کە نەخۆشی دەبینم پارەی هەر وەردەگرم ئەگەر ئەمن دا عملیاتی بکەم دوانی بەخێر دەکەم هەشتی خۆ پارە چکەم وەردەگرم ئەدێ پارەم لۆچی ئەگەر لە خۆمی سەرف نەکەم لەبەر ئەوێن بە پارەی خۆم دەچم ئەڵمانیا و فەڕەنسای دەبینم دەبی ئەمە بگۆڕدنێ بیرکردنەوەمان ئەگەر بیرکردنەوەت بگۆڕی گۆڕانکاری زۆر گەورەت پێ دەکرێت بەڵام ئەگەر ڕفتارت بگۆڕی گۆڕانکاری کەمت پێ دەکرێت میهرەبانی بیرکردنەوەی گۆڕی لێیەکە ئەو هەموو خۆشەویستەی دروست کرد ئێستاکە یەکێکی خەڵکی کوردێکی کەرکوچە بە حیاتی نەمدیتی بوو نەمناسی بوو پیاوەتیم لەگەری نەبوو هاتە شارێک کە لە ئەڵمانیای ئەمنی هینا شاری بۆن
لەوێندەر لە مۆنستەر لە بۆ بۆن تقریبا 2 ساعات و نیوە بەسیاری خۆی هات بەسیاری خۆی بردیەوە ئەوڕۆ هەتا سواری قیتاری کردم ئەو شەوی ڕابردوو مەجموعە کورد هەموو لەگەڵم بوون یعنی چەند جەمە لە مەطعەمی نانی دەخۆم ینی چەندی زۆری دەکەم نالم پارەکەی خۆم بدەم دەرێن دکتۆرەتی میوانی ئێستا لە فەڕەنسای 2 کەس ئینتیزارمان دەکاتن لە قیتاری کە کوردن هەر ناشان ناسم ئەمن لێکە بەڕێی من گەورەترین پۆست گەورەترین شەهادا گەورەترین سەرۆت و سامانی دنیا ئەوەیە کەوا ئەتوو خەڵکت خۆش بووە و خەڵکیش ئەتوی خۆش بێ لێکە مهرەبانی بڵاو دەکەینەوە مهرەبانی هی هەمووانە لەو هەمووانە خزمەت خێر خۆشی بەردەوامە بمێنن بە سەلامەت.